تا ئێستا پڕۆژەی حیزبە کوردستانیەکانی کەرکووک کە لە سەرەتای ئەم ساڵ وەکو پاکێجێ درا بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک کاری لەسەر نەکراوە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامی پێی وایە یەکێتی و پارتی بەرپرسیاری سەرەکین لە دروستبوونی ئەو دۆخە بۆیە هەر ئەوانیش بەرپرسیارن لە دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ دۆخی ئێستای شارەکە. ئێمە وەکو ئەو حیزبانەی هەموو حیزبە کوردیەکان بە پارتی و یەکێتیشەوە هەموو جارێ وتومانە پێویستمان بەوەیە کە یەکڕیزی نێوماڵی کورد بپارێزرێت لەناو شاری کەرکووکە بۆ لەبەرەوەی شاری کەرکووک فرە ئەجیندای کاری تێدا ئەکا بۆیە گرنگیمان بەوە داوە کە هەمومان پێکەوە یەکڕیز و تەبابین و هۆکاری ئەوەشی کە کەرکووک بەم ئاقارە گەیشتووە بە تەکید هەردوو حیزبی دەسەڵاتە. جگە لە پارتی و یەکێتی حیزبەکانی دیکەی دەرەوەی ئەو دوو حیزبە نەیانتوانیوە ڕۆژەی هاوبەشیان بۆ کەرکووک هەبێت تا لە ڕێگەی بەغدادەوە دۆخەکە ئاسایی بکەنەوە. ئەو حیزبانە پێیان وایە تەبایی و یەکڕیزی دەتوانێت ببێت تا ڕێگە چارەی دەرچوونی کەرکووک لەو کێشە و گرفتانەی بۆی هاتۆتە پێش. ئەو پرۆژەی کە بەڕێز باسیەکەی پرۆژەیەکە پەیوەندی بە حکوومەتەوەیە واتە ئەگەر کەرکووک تەماشا بکەین ناکرێت کەرکووک جا بکەینەوە لە هەرێمی کوردستان. مرکزی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چۆن باز لە کێشەکانی هەرێمەکە پێویستە ئاواش باز لە کێشەی کەرکووکە کە وابەستەیە بە داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان و کەرکووکیشەوە. خۆی ئەوە کێشەکە ینی بەڕاستی ئێمە ئەم حیزبانەی لێرە کۆبوونەوەی پرۆژەمان ئامادە کرد داوامان کرد حکوومەتی هەرێمی کوردستان بینی پرۆژەکەشمان ئامادە کرد کە ئەو حیزبانەی کە لێرم بە یەکێتی و بە پارتیشەوە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانیەوە ئەفدانەی کاچن بۆ بەغا کەرکووک یەک پاکێج بێ لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم داخوازیانەمان کردووە. جێگەی داخە پارتی و یەکێتی ئەو ململانی کە هەیان بووە پێش پرۆسەی ئازادی لە هەرێمی کوردستانە ئەو ململانەیە بە شێوازێکی تر ئەتوانم بڵێم بە شێوازێکی ناشرینتر بەڕاستی لەو ململانی کە لە هەرێم هەبوو هێنایانە کەرکووک و ئەم ناوچانە ئەو ململانەیە لە ئاستێکا بووە تەنانەت لە ناو خوێندنگاکانیش بەڕاستی ڕنگدانەوەی هەبووە لەسەر بەڕێوبەرێکی خوێندنگایەک بەڕاستی ئەو ململانەیە بووە. ئەو ململانەیە وای لێ کرد کەرکووک و ئەم ناوچانە بە ئەقارێک بشتێتەوە کە بۆ مەساڵحی کورد نەبێت لەبەر ئەوەی ئەوان خەمی یەکەمیان خەمی مۆزوعی حیزبایەتی بوو نەک خەمی پرسەنەتەوەیەکە. لە سەرەتای ئەم ساڵەوە حیزبە کوردستانیەکان پرۆژەیەکی هاوبەشیاندا بە حکوومەتی هەرێمی کوردستان تا بە یەک پاکێج لەگەڵ بەغداد باسی بارودۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بکەن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە لە ڕێگەی وەفدەکانیەوە کەرکووک بکاتە پاکێجێکی سەرەکی و هاوشان لەگەڵ گرفتەکانی دیکەی هەرێم پێداگری لەسەر چارەسەرکردنی دۆخی ئەو شارە بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.